زۆر جا دەوترێ دەبێت شێ زۆر جێل بێ، زۆر کەودەن بێ. عومەری کوڕی عەبدولعەزیز بە هاوڕێکانی فەرموو ئەخبیڕونی بئەحمەقی الناس، پێم بڵێن چێ زۆر کەودەنە، زۆر گەمژەیە، زۆر جێلە، زۆر نەفامە. ڕێز و حرمەتمەیە بۆ ڕووی یەک بە یەکتان بینەرانی بەڕێز. قالوا رجل باع آخرته بدنياه، وتیان بەڕاستی ئەو کەسە ماڵوێرانە، زۆر جێلە، زۆر نەفامە، زۆر کەودەنە، زۆر دواکەوتووە، زۆر نەزانە، زۆر نەفامە. هەر کەسێک قیامەتی بفرۆشێ بە دنیا، پەنا بەخوا لە پێناوی دنیایەکی کاتی کە دنیایەک هەر بەجێی دێڵی، هیچیشی لەگەڵ خۆتان نابەی، بەدەستی خاڵی هاتیە دنیا، بەدەستی خاڵی دەڕۆی. بە قوماتە کرای کاتێک کە هاتن قوماتەکەت پەڕۆیەکی سپی بوو، گیرفانی نەبوو، وەڵای کە دەڕۆشی کفنەکەمان هیچ گیرفانێکی نەوە، هیچی تێ ناکرێ، بەس تەنها عەمەلەکەت دەمێنێتەوە. دنیایە کە هەر کۆتایی پێدێ بە یەقینەوە، بە مردنمان دنیامان کۆتایی پێدێ، بەڵام قیامەتێک کە بەهەشتی و دۆزەخی هەتا دەمێنێتەوە. پەنا بەخوا چێ لەو کەسە کەم عەقڵترە، چێ لەو کەسە ماڵوێرانترە، چێ لەو کەسە نەفامترە، قیامەتی خۆی بە قوربانی دنیاکە. لە پێناوی 4 ڕۆژمانەوەی ئەم دنیادا قیامەتی خۆی بە تەواوەتی ڕەشکا لە دەستیدا. وتیان ئەوە. قال ألا أنبئكم بأحمق منه، فميد والله لم كسش بعقلتر هيدا دنيا دا، لمش بعقلتر لو كسي كواد قيامتي خوي سوتان دو رشك اللي بيناي تان روجك دنياي دا لبيناي لذتي كاتيكا كوالله منو تودينا تنانيك واخوار بيا يستاد تامو شيجي روي جاري واهل بير من ندينا تي ما اخوار دوا چن هاوسەرگیری جوانت کرد بێ و بەدڵی خۆت گەیشتی بێ و ئەوانە لە دوای عمری 70-80 ساڵیدا هەموو لەبیر چۆتەوە تام و شێژی ڕۆی، هەموو پارە و سەروەت و سامانی دنیات کۆ کردبێتەوە بە حرام، وەڵی دەگەیتە تەمەنێکەوە ناوێری لەبەر چەوری و زەخت و شەکرەوانە پارێنان بەدڵی خۆت بخۆی، خۆکە مردیشی هەمووی حسابی لەسەر لەگە خۆشتان نایبەی. ئەوە زۆر نەفامە ئەو کەسەی قیامەتی خۆی بە قوربانی ئەم 4 ڕۆژ ژیانی دنیاکە. عومەری کوڕی عەبدولعەزیز بە هاوڕێکانی فەرمووی واللهی لەو کەسەش نەفامتر هەیە. عرضیان کردەوە چێیە؟ فەرمووی من باع آخرته بدنیا غیره، ئەو کەسەیە کە قیامەتی خۆی لە ناو دەبا، قیامەتی خۆی ڕەش دەکا لە پێناوی دنیایەک کە بۆ ئەم نییە، بۆ غەیری ئەوە. پەنا بەخوا زۆر کەسەیە خەڵکێک دەکوژێ، ئەبێتە پیاوکوژ، ئەبێتە جەلات، بەخوا بەس بەرماوەیەکی دەدەنێ، موچەیەکی کەمی دەدەنێ لە پێناوی ڕەزامەندی کەسێکە کە ئافرینی لێ بکە، قیامەتی خۆی سووتان، دنیاشی دەست نەکەوت لە پێناوی دنیای کەسێکی کەدا. ئەوانەی ڕیکلام دەکەن، جاری وایە یەک پارەیەکی کەمیان دەست دەکەوێت، ئەم خواردنت بۆ دەباتە کەشکەلانی فەرەک، ئەم جلو بەرگەت وا بۆ دەڕازێنێتەوە، ئەڵێ ئەگە قەرزم بۆ کردبێ فریای کەوم. مناڵەکان دەڵێن ئەگەر بێت و لەو خواردنە نەخۆی لەوە چی عمرت بەزایەت چوو بێ. بەڵام لە پێناوی خاوەن کۆمپانیایەکە کە ئەو پاروەزە بەلاحەکە دەخوا، بەڵام تۆ موچەیەکی زۆر کەمی چەند دینار و دۆلاری دووەرگرتووە کە هیچ سوودێکی وات پێ ناگەیەنێ، قیامەتی خۆت ڕەش کرد، سپیت کرد بە ڕەش، ڕەشت کرد بە سپی لەبەر چاوی خەڵکیدا لە پێناوی ئەوەی خەڵکێکی کە خاوەن کۆمپانیایەک دەوڵەمەند بێ. ئەواتە تۆ لەو کەسەش نەفامتر بووی، تۆ دنیاکەشت دەست نەکەوت، قیامەتەکەی خۆشت فەوتاند، درۆل لەگەڵ خۆشتا کرد، غەشت لە نەفسی خۆشت، لە ویژدانی خۆشت کرد. بۆیە ئەو کەسانی کە ڕیکلام دەکەن، ڕیکلامی بازرگانی و ئەوانە شتێکی زۆر چاکە، کاڵایەکە ئەگەر لە ڕێی ڕیکلامەوە نەبێت ناسێندرێ، بەڵام حەقی خۆی بدەیە، وەکو خۆی وەسفی بکە، لە ئەندازەی خۆی دابیناسێنە، لەوە زیاتر برتە دەرەوە. بەڕێزەکەم ئەو کەسانی ڕیکلام دەکەن لە خۆشەویستیە پێتان دەڵێم وەڵڵی پارەیەکی زۆر کەمت دەست دەکەوێت، بەڵام قیامەتی وێران دەکەی، قیامەتی تۆ وێران بوو، کەسێکی کە دنیاکەی خوارد بازرگانەکە لە پشتەوە، هەرچەنەویش قیامەتی وێران دەبێ، بەڵام تۆ دنیاکەشن نەخوارد، قیامەتی خۆت بە قوربانی کەسێکی تری بازرگان کرد. بۆیە هەمومان ئاگامان لە خۆمان بێ.